شتێکی جوانت بینی دەستخۆشی بکە تەشجیعی بکە. ئێستا شتێکی جوان و باشەیە شتێکی جوان و باشەیە لە ناو ملەتی کورد دکتۆرێک پەیدا بووە بە ناوی دکتۆر ئەو دکتۆرە بەڕێزم نەبیر کرد دکتۆر دلێر شینە دکتۆر دلێر شینە. ئەو دکتۆرە مستەشفایەکی کردەوە بە ناوی مستەشفای میهرەبانی. لە مانجی ڕەمەزانی پیرۆز چی کرد؟ ئەلە کاکە فەحسەکانمان بە چییە؟ بە یەک سەڵاواتە وەنیە؟ دابا ئەمەش سەڵاواتێکی لێ بڵێ ئەو دوای قسەی دەکەین. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. کاکە دکتۆری بەڕێز دکتۆر دلێر شینە لە مانجی ڕەمەزانی پیرۆز فەحسەکانی خۆی کردە یەک سەڵاوات. بەڕاستی جێگای ئەوەیە دەستخۆشی لێ بکەین، جێگای ئەوەیە دوعای خێری لێ بۆ بکەین. لەو چەند ڕۆژەی جیرانەکی مە تەلەفۆنی لێ بۆ کرد پیاوەکی نەخۆش حاڵەتێکی هەبوو پارچە گۆشتێکی زیادەی ئەلێرە بوو سوبحانڵە پارچە گۆشتەکەی زۆر گەورە بوو. باوەڕ بکە بە 3-4 ملیۆنیش لە بۆیان نەدەکرد. بەڕێز دکتۆر دلێر شینە ناشیناسم لە نزیکەوە ئەوە دوور بە دووری دەیناسم بەڵام لە نزیکەوە تا ئێستا ئەوە تەعارفمان لەگەڵ یەکتری نەکردیە. بەڵام ئەو پیاوە بەڕێزە عەمەلیاتەکەی لە بۆ کرد والله ئەعلەم بەس عیلاجەکانی لێ کرد عیلاجەکانیشی وەکو لێم لەوانم بیست بای 40,000ش دەبوو. یعنی عەمەلیاتێکی گەورە بەس دەرمانەکە بای 40,000ی بوو. والله برام ئەوە قابلی ئەوەیە بەڕاستی ئەو پیاوە سەرۆکی حکومەت یعنی ناو زێڕی بگری. بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە حەق ئەوە لە سەدەستی خۆمانی دابنین چونکە دوعای تەمەن درێژی لە بۆ بکەین. دە ئێستا کاکە بابە هەمومان دووسێ دوعای چاک لە بۆ ئەو دکتۆرێ بکەین کاکە دەستەکانتان بەرزکەنەوە. یا رب العالمین لەناو ماڵەکەی خۆت لێت دەپارڕێمەوە تەمەنی دکتۆر دلێر شینە پڕ لە بەرەکەت بکەیت پڕ لە عیلمی بکەیت پڕ لە خێر و بەرەکەتی بکەیت لە پشتی ئەو پیاوە بەڕێزە نەوەی چاک و باش بەڕێ بکەی یا ئەرحەمە الراحیمین. لە پشتی ئەو پیاوە بەڕێزە حافظ قورئانمان لە بۆ ئیجاد بکەین. پیاوی باشتر و بەڕێزترش لە خۆشی چاکتر و باشترشمان لە بۆ ئیجاد بکەی یا ئەرحەمە الراحیمین. دوێ دەرم لە خۆی باشتر چکە بخۆی کەیفی پێدێ هەم کەسێک کەیفی پێدێ منداڵەکەی لە خۆی باشتر بی. یا رب العالمین لێت دەپارڕێمەوە دکتۆر دلێر شینە و خێزان و ماڵ و منداڵی بپارێزی لە فیتنە لە چاوزار لە خراپەکاری لە هەموو شتێکی پارێزی یا ئەرحەمە الراحیمین. تەمەنی پڕ لە خێر و بەرەکەت بکەی ئینشاء الله تعالى. مستەشفاکەشی پڕ لە بەرەکەت بکەی پڕ لە ڕەحمەت بکەی. آمین والحمد لله رب العالمين.